بەناوی خوای بەخشندەی مێهرەبان بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوە دەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. هەڵمەتەکانی خوێنبەخشین تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. خوای گەورە دەربارەی ئەو کەسانەی کە ژیانی مرۆڤەکانی دیکە ڕزگار دەکەن و ژیان دۆستن بۆ خۆیان و خەڵکانی دیکە دەفەرمێ ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا. هەڵمەتی خوێنبەخشین یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی گێڕانەوەی هیوا و ئومێد و ژیان بۆ مرۆڤە خاوەن پێداویستیەکان کە لە ئێستادا بۆ ئەم هەڵمەتە چەندین ڕێکخراو و کۆمەڵە دروستبوون بۆ کۆکردنەوە و وەرگرتن و بەخشینی خوێن لە کەسانێک وەردەگیرێت و دەبەخشرێت بە کەسانێکی تر کە پێویستیانە. خوێنبەخشین کارێکی خۆویستانەیە. ساڵانە لە سەرانسەری جیهاندا ملیۆنەها نەخۆش پێویستیان بە خوێن وەرگرتن هەیە لەبەر هۆکاری جیاواز، ئایا بۆ نەخۆشی بێت یان بۆ کاتی نەشتەرگەری یان بۆ ئەو حاڵەتانەی کە بۆ حادیسە و ڕووداوی برینداری و ڕووداوەکانی تری هاتوچۆ ناو دەبرێن. ئەمڕۆ لە شاری سلێمانی ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان هەڵمەتێکی کۆکردنەوەی خوێنیان ڕێکخست. ئێمە لەم بەرنامەیەدا بۆ قسەکردن لەسەر بایەخ و گرنگی ئەم جۆرە هەڵمەتانە و جۆر و باشی خوێنەکان و مەرجی خوێن و مەرجی کەسی خوێندەر و چەند پرسێکی تر میوانداری زۆر بەڕێزخات و مەهاباد جەبار سەرۆکی لقی سلێمانی ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیانمان کردووە. مەهاباد خان زۆر سپاس بۆ ئامادەبوون لە بەرنامەی باس و خواست. ئامادەبوون جێگەی ڕێز و سپاسمان. مەهاباد خان سەرەتا پێم خۆشە لەو پرسیارە و دەست پێ بکەم ئەوەی کە ئێمە هەڵمەتمان هەیە یان جەنابتان یان ئێمە کە ئەم بەرنامە دەکەین لە هەوڵی ئەوەداین کە ژیانێکی جوان پڕ لە ئومێد و واتا بە مرۆڤەکانی تر ببەخشین. ئەم هەستە کە ئێوە وەکو ڕێکخراوێک بۆ گێڕانەوەی هیوا و ئومێد بۆ گێڕانەوەی ژیان بۆ زیاتر جوانکردنی ژیانی ئەو کەسانی کە پێویستیان بە ئێمەیە ئێوە ئەم هەڵمەتەتان ساز کردووە. ئەم هەستە لە چیەوە سەرچاوەی گرتووە؟ بێگومان هەمومان مرۆڤین، هەموو هەستێکی ئینسانیش هەموو هەستێکی مرۆڤایەتی تایە. ئیتر کارێکی خێریش لەمە خێرتر نابێ ژیان بەخشیتەوە بە کەسێکی تر وەکەوەی کە سەیری شەکەین نەخۆشانی تالاسیما زۆر پێویستیان بخوێنە. ئێستا ئەمڕۆ کاکۆچەر بەرپرسی ڕێکخراوی تالاسیما وتی لە ڕەمەزان ئەمە زۆر زەرورین بخوێن لەبەری کەس خوێن نابەخشێ. ڕەمەزانان بەڵێ لەبەر ڕەمەزانە. ئێوە لە بۆچی ئەم هەڵمەتە تەبعاً چەند ڕۆژێ بەسەر یا ڕۆژی گیانی تالاسیمیا تێپەڕ بووە، بۆچی ئێوە ئەم هەڵمەتەتان نزیکە لە ڕۆژی گیانی تالاسیما؟ ئایا پێشتریش شالاکی هەڵمەتی ترتان هەبووە یان هەرویستان لە ڕۆژی تالاسیمایە زیاتر هەستی خۆتان دەرببڕن؟ من ئەمیز ئاماژە بۆ من لە 8 2007 مۆڵەتی کارکردنم لە سلێمانی پێدرا. پێشتر لە سۆران 2015 لە 2015 لە سۆران مۆڵەتی کارکردنیان پێدراوە لەو کاتۆ کارەکەن. بەس من خۆم لە سلێمانی لەو بەروارەوە هێنم پێکراوە مۆڵەتم پێدراوە. دواتریش هەڵمەتێکی پێشووترمان ئەنجامما لە 25/4 ئەو کات بۆ بەڵێ بۆ پشگیریکردن لە هەنگاوەکانی سەربەخۆیی. بەڵێ 8 بۆ 5 واتە 5 مانگە ئێوە لە سلێمانیا ڕێکخراوە مۆڵەتی پێدراو لە چالاکیان. لە ماوەی ئەم 5 مانگەی ڕابردوودا ئێوە چیتان کردووە؟ ئەوە نەیە تەنها بگەڕێن لە شوێنەکان کەس خەڵک کۆکینەوانە کە خوێن ببەخشێت، چونکە زۆربەی خەڵک تا ئێستا هۆشیاری ئەوەی نییە کە لەوە هەزە هەست دەکات کە ئەگەر خوێن ببەخشێ زەرێر بە تەندروستی بگەێنێ. نەخێر زۆر جار بەڵکو ئیسفادەشی هەیە، ئەگەر ئیسفادەی نەبێ لایانی بەرپرس یاخود لایانی تەندروستی ئەو خوێنەی لەوەرناگرێت. زۆر باشە مەهاباد خان، من دواتر بە شێوەیەکی گشتی ئەچینە سەر کار و چالاکیەکانی ڕێکخراوەکەتان، زای میکانیزمی کارکردنتان، شێوازی کارکردنتان و چالاکیەکانتان چی بوون و بەتەمان چی تر بکەن. من بە شێوەیەکی گشتی باس لە جۆر و باشی خوێنەکەین. ئێوە کە ئەچنە لای خەڵکانێک داوای خوێنی لێ ئەەکەن بۆ کەسانێکی تر کە پێویستیانە، چۆنی بۆ نمونە ئەم خوێنە چۆن فەحز ئەکرێ و جۆرەکەی وەرەگیرێ یان هەموو خوێنێ وەرەگرن و دوایی بەپێی ئەو کەسەی کە پێویستێتی خوێنەکە بەخشنەوە بە کەسی خاوەن پێداویستی. ئێمە کۆنتاکمان لەگەڵ بەڕێوەبەرەتی بانقی خوێنی سلێمانیە هەیە، دەستخۆشی لە کەلسومخانەکەین کە هاوکارمانە زۆر ئەو بەپێی پهێنی خۆی پسپۆری خۆیان پشکنین بۆ هینەکانەکان خوێنەکانەکان، چونکە هەنێک خوێن شایانی ئەوە نییە بکرێتە کەسێکی ترەوانێ. ئەوان ئەوە ناکەن کە هینزەرە بە کەسی وەربگرن. بەڵێ کەواتە مەرجی ئەو خوێنە کە پێویستە مەرجێ خوێنێکی باش بێ، خوێنێکی ساغ و تەندروست بێ، ئەو مەرجە چییە؟
وڵی ئەولانی تەندروستی زیاتر ئەیزانن خۆزیاوێکی هاتایە کە لە بواری تەندروستیە و لە بواری پشکنینی خوێنە شارەزایی تەواوی هەبووە من ناتوانم شارەزایی لەسەر ئەو هینە بڵم ئەو بابەتە بڵێم بەڵام هەموو خوێنە کەسێک کە بڵێ خوێن ئەیە چوار جۆری لێ جیاکرێتەوانێ تۆ ڕەنگە تۆ لات وا بێ بڵێ ژیانی کەسێک ڕزگار ئەەکەم بەس ژیانی کەسێک نییە بەتەنها چوار کەس تۆ ئیسفادە لە تۆکات ینی بوتڵێ خوێن کە لە کەسێکی وەرەگرن ئێوە بۆ چوار شتی تریان بۆ چوار کەسی تر بەکار هەندێک جار بۆ چوارمە بەس بەکارهێنرێ هەتێ هەندێک جار چین ینی ئێستا تا نەخۆشانی تالاسیما تەنها پێویستیان بە خۆڕەکەی سوورە بەڵێ ئەم چوار جۆرە لەو خوێنە لەو بتڵە خوێنەی مرۆڤی بەخشەرەوە وەرەگیرێ بەتەئکید بەڵێ بەڵێ چۆنی ئەمە جیاکردنەوەی لە ئەستۆی کێدایە لە ئەستۆی مانکی خوێنەکان نایە ئیتر هەر لە سلێمانی بێ هەولێر بێ هەر بانکی خوێنی شارێک ئەو بەرپرسیارە لە جیاکردنەوەی ئەو بابەتە هەموو کەسێکی بەخشەر ئەم چوار جۆرە لە سیفەتی خوێنی تێدا یام ئەگونجە یەکێک سێ سیفەتی تیابەیەکی دوانێکی هەر نەموت من لەلایەن تەندروستی و زانیاریە من نییە بۆیە هین ناچمە لای ئەو بابەتەیە زۆر باش ماباتخان ئێوە ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان ئەمڕۆ هەڵمەتێکی وەرگرتن و وەکو ئەڵێ کۆکردنەوەی خوێنتان لە شاری سلێمانی سازدا ئەکرێ ئاماژەیەک بەم چالاکیە بدەن بزانین ئەم چالاکیە چ ناوچەیەکی گردۆتەوە و چەند کەس بەشدار بوو و چەند بتڵ خوێنتان کۆکردۆتەوە ئەمڕۆ ئێمە 150 بتڵ خوێن وەرگیرە هەرێک لە مەڵبەندی ڕێخستنیەکی نیشتیمانی و دەستگای خێرخوازی بارزانانی و بەڕێبەراتی نشینگەی سلێمانی و کۆمەڵی خەڵکی تریش بەشدار بوون 150 بتڵ خوێن بەڵێ تەنها شاری سلێمانی ناوەندی شاری سلێمانیام هەموو پارێزگا ئێمە توانیمان تەنها ئەوەنە وەرگین ئەویش کارمەندانی بەڕێبەراتی بانقی سلێمانی زۆریان لە خۆیان کرد کە ئەو بڕیان وەرگرت چونکە ئەوان تەنها چوار کورسیان هەیە و چوار جیهاز دەتوانێت خوێن وەربگرێ یعنی لەوە زیاتر نەیانتوانی هاوکاریەکان جێگە ڕێسە بۆ ئێمە بەڵێ خەڵکێکی زیاتر هەبوو کە زۆر زیاتریش هەبوو بەس ئەوان نەیانتوانی ئێوە بۆچی ئەم هەڵمەتتان وا بە کورتی کۆتایی پێێنە ناڵم توانایەکی بانکی بەڕێبەراتی بانکی خوێنیش هەر ئەوە نەیە یعنی ناکرێ من زەخت لە کارمەندانیان بکەم کە زۆر لە هینی خوان ئیش بکەن هاوکارێکی زۆر لە زیاد لە هینی خوانیان کرد بەستمەوەی نەدەکرا ڕۆژانی دیکە نەمانوێ هەنێ خوێن هەیە کە وەربگیرێ ڕاست پێکاتەکانی لێ جیا ئەکرێتەوەوانی ئەوانی کە بەستی خوان یاخود بە سوودگەێنن بە خەڵک ئەنجامی ئەن بەس لەکە زیادی خۆش پێویست بوو ئەبێ فڕێ بدرێ چونکە خوێن کە مانگێ بە سەریاتیە پەڕی ئەبێ ئەو خوێنە تەلەف بکری و بەکار نەهێنرێ بۆ هیچ کەسێک بەڵێ ینی ئەی بێمە سەر ئەو پرسیارە ئەو کەسەی کە خوێنی لێوەرەگیرێ بەدەر پێشەوەی بچمە سەر مەرجی ئەو کەسە مەرجەکان ئەبێت چی بێت تەمەنی لە ڕووی قەبارە و کێشی جەستەیەوە و لە ڕووی جۆری خوێنەکەیەوە هەبووە لەم 150 کەسە کە ئێوە ئەمڕۆ داواتان لێ کردیان خۆی هاتووە خوێن بەخشێ هەبووە کەسێک خوێنەکەی نەگونجاو بێ خوێنتان لێوە نەگرتوێ تەنها دوو کەس هەبوو کە خوێنەکەی نەگونجاو بۆی کیانوتی ئەوەنە نابێتەوە خوێنت داوە مانگێک کەمترە مانگێک کەمتریش ناگونجێ بۆی کە کەسێک دووبارە خوێن باتەوە ئەوەی کەشیان نەخۆشی دڵی لەگەڵ بوو بەڵێ ناکرێت لە مانگێکە کەسێک دووجار سێجار خوێن بەخشێ ڕاستیەکەی زیانی بۆ تەندروستی خۆی ئەبێ ئێمە ژمانە ژیانی خەڵک ڕزگارکەین کە ئەگەر کەسێک بۆ منە ڕێژەی خوێنەکەی زیاد بێ ئەوە خۆی بڵێ من دوو هەیە خوێنەکەی زۆر زیادەڵە گەیشتە سەودە ئەوانە ئەو بە پسپۆری تایبەتی خۆی بیبینێ ناکرێمە خەتەر لەسەر ژیانی هیچ کەسێ دروستکەین بەڵێ مابەتخان وەکو جەنابەت پێشتر ئاماژەت پێدا لقی سەرەکی ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان لە قەزای سۆرانە قەزای سۆرانە بەڵێ ئەم هەڵمەتەی ئێوە ئەمڕۆ تەنها شاری سلێمانی گرتەوە یام شوێن و وەکۆڵی قەزا و ناحیەکانی تریشی گرتەوە نەخێت لە هەشتی مانگە ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان لە سۆران ئەو هەڵمەتێکی ئەنجامما لە بەرەوەی ڕۆژی جیهانی تالاسیما بوو لەگەڵ ئەوەش ئەوان دیاریان بەسەر ناوانی تالاسیمایەدا بەخش کرد ناوەکەتان بەخشینی خوێن و ژیان بەڵێ کەواتە بەخشینی بتڵێ خوێن ژیان ئەگەڕێتەوە بۆ مرۆڤەکانی ناوی ئەم ڕێکخراوە چۆن ئەم ناوەی لێنراوە دیارە کە تۆ خوێن ئەیەی ژیان ئەبەخشی ئیتە خۆی ماناکە هەروە ئەگرێتەوانێ بەڵێ وانە بەڵێ مابەتخان مرد بینە سەر مەرجەکانی کەسی خوێندەر ئەو کەسی کە خوێن ئەبەخشێ
وەکو جەنابەت فەرمووت ئەمڕۆ دوو کەس نەهێڵراوە کە خوێنیان لێ وەربگیرێکیان لەبەرەوەی کە کەمتر لە مانگێک بووە خوێنی بەخشوەیەکیشیان لەبەرەوەی کە نەخۆشی دڵی هەبووە کەواتەمەیەکێ لە مەرجەکانەوە بووە کە بێ لەگەڵ تەندروستی خۆشیە ئەو مەرجانەی کە پێویستە لە کەسی خوێن بەخشە یام ئەو کەسێک کە خوێنە بەخشێت هەبن ئەو مەرجانە کامانن ئەو مەرجانێکیانە بێت تەمەنی لەسەر 18 ساڵەوە بێ لە 60 زیاتر نەبێ نەخۆشی درێژخایەنەکانی لەگەڵانە بێ لایانی تەندروستیش ڕێگەی پێوە بۆ کەسە خوێنی لێوەربگیرێ ئەی کێشی جەستەی و زۆر جار کێش ئەو ناکەنە قیاس چونکە ئەمڕۆ ئەوەی کە من بینیم و سەیرم کرد زۆر قەڵەوی تیا بوو زۆر زەعیفیش تیا بوو بەڵێ ئەی بۆ منە دیاری ئەکرێ ئەم کەسە چەند خۆی چەند بەتڵ خوێنی تا بێ ئەوەنەی زیادەیە و هەموو پشکنینە تایبەتەکانی لە بەڕێوەبەراتی بانکی خوێنی سلێمانی بۆ ئەکرێ هەموو ئەو پشکنینانە ئەکرێ دواتر بڕیار لەسەر وەرگرتنی خوێنی لێ ئەدرێ بەڵێ ئەگەر کەسێ نەخۆشی گوێزراوە یان نەخۆشی درێژخایەنی هەبێ نیە لە مەرجەکان بەتەکید یەکێک لەو مەرجانە ئەوەیە کە لیوەرناگرێ ئەمە ئەوەی کە کۆنتاکمان لەگەڵ وەزارەتی تەندروستیە هەیە تەنها ئەوان بەلایەن تەندروستیەکە باشتر شارەزان مەترسی ناخەنە سەر ژیانی هیچ کەسێ بەڵێ ئەم خوێنە جەنابەت ئاماژت بەوە کرد کە هەر لە ئێستاوە سەرۆکی کۆمەڵی تالاسیمیای سلێمانی خەمی ئەوەی لێ هاتووە بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان کە خوێن کۆ بکرێتەوە چکە لە ڕەمەزانە خەڵک لەوە کەمتر حوسڵی ئەوەی هەبێت کە خوێن بەخشێ ئەسڵان هیچ ساڵە نەیانەوە اینجا لەوە یەکێک بێلەوانی کە کەسی ڕۆژوەبان نەتوانێت خوێن لە خۆی دەرکات ئەم هەڵمەتانی ئێوە تا گەیشتنمان مانگی پیرۆزی ڕەمەزان چۆن بەردەوامیان پێدەن ئایا ئێوە تەنها ئەم ڕۆژە بوویان بەردەوامیان پێدەن و ڕۆژەکانی داهاتوو ئەتوان خوێن کۆ بکەنەوە هەتا بۆ ئەمەستا بەس بوو چونکە ناڵم ئەمڕۆ 150 بەتڵهین کرا کۆکرایەوانێ دواتریش ئەڵان ڕۆژانە خەڵکانی خێرخواز بەردەوامی سەردانی بەڕێبەراتی بانکی خوێنی سلێمانی ئەکەن وەزام لە ڕەمەوە ڕەمەزانیش ئەوەنەی نەماوە بەس ئیشەڵڵا هەوڵ ئەدەین بە پشتیوانی خەڵکو و ئەو هینە بتوانین کە لە ڕەمەزانە ئەگەر شەویش بێ هەڵمەتێکی خوێن بەخشین ئەنجام بدەین. کۆنتاکتانەیە لەگەڵ لایەنە پەیوەندیارەکان کە بزانین لە پارێزگای سلێمانیە چەند پێویستمان بە خوێن وەرگرتنەیە بۆ من لەمایان کات چەند بتڵ خوێن پێویستە ببەخشرێ بەو کەسانی کە خاوەن پێداویستین. ئێمە کۆنتاکتمان هەیە بەس ئەو ڕێژەیە نازانین لە هەر حاڵەتێکا کە زانیان ڕێژەکە کەمە پەیوەندیمە ئێمەکەن بۆ ئێمە ئاگاداری بۆ هەڵمەتێک بکەین. بەڵێ ئەمە کۆنتاکتمان ئەوێ بە ئەکیدی هەر لەگەڵ بەڕێبەراتی بانکی خوێنی سلێمانیە چونکە ئەو ڕێژەی خوێن ئەزانێت لە بانکەکە چەند هەیە کەم بۆتەوە یاخود زیادی هەیە ئەوان شارەزایی تاوان بوارەیە هەیە. بەڵێ مابەتخان وەکو ئاماژەم بەوەدا کە وەرگرتنی ئەم خوێنە وەرگرتن ئەمەم هەڵمەتەی ئێوە نزیکە لە ڕۆژی تالاسیماوە ئەم خوێنی کە کۆکراوەتەوە وەکڵێ ئێوە وەکو ڕێکخراوەکەتان بڕیارەدەن کە بۆ چ کەسێک بێ بۆ چ خاوەن پێداویستێ بە یام بانقی خوێنە تەرخانیەکە کە بۆ چ لایەنێک بڕوا بۆ چ کەسێک کە پێویستێتی ئەوەی ئێمە لەسەرمانە تەنها هەڵمەتەکەیە دیارە ئیتر ئەو کەسانی کە لە تالاسیمان بانکی خوێن زۆر هاوکاری کردوون و هاوکاریشیانەکە بەردەوامی هەر کەسێک پێویستی بە ئێمە هەبێ لە هەر کات و لە هەر حاڵەتێکدا ئێمە هاوکاری ئەەکەین ئیتر مەرج نییە ئەو کەسە ئیلا بە تالاسیمەی بێ. بەڵێ ڕێکخراوەکەی ئێوە چەند ئەندامی هەیە؟ هەتا ئێستا ئێمە لە سلێمانیە 4 کەسین ئەندامین بۆ 4 کەسەش خۆبەخش کارەکەین ئۆفیسیشمان نییە. هەوڵتان نەداوە سنووری چالاکیەکانتان وەرگرتنی خوێن درێژەدان بەم هەڵمەتانە بۆمە ببرێتە دەرەوەی ناوەندی سلێمانی قەزا و ناحیەکانی تری سەر بە پارێزگای سلێمانی بەدڵنیاییەوە ئەوەی کە لە سۆران کراوە لە 2015 تەنها ڕێکخراوێک بۆ توانێتی لەو دەڤەرە خزمەتی خۆی بکات بەس ئەم ساڵ ڕاگەیاندنی 5 لقی ڕاگەیاند. بڵێ وردەوردەی ئینشەڵڵا گەورەکرێ. مابەتخان مەترسیەک هەیە لە نێو هاوڵاتیانە دەگوترێ ئەو کەسەی کە خوێن ئەبەخشێ بۆ نمونە ئیتر فێر ئەبێ بەردەوام ئەم خوێنە لە جەستەی خۆی بکاتە دەرەوە ینی ئەمە یەکێکە لەو مەترسیانەی کە مرۆڤ ڕوبەڕووی مرۆڤەکانەکرێتەوە تا ڕادەیە ئەو مەترسی لا دروستکن کە خوێنی خۆیان نەبەخشن. ئێوە کۆی کە لەگەڵ لایەنی تەندروستیە لەگەڵ لایەنی پەیوەندیدارا قسەتان کردووە و وەکوڵێ متمانەیەگە بەخشن بە کەسە بەخشەرەکان هیچ مەترسیەک لە وەرگرتنی خوێنە ئەو کەسی کە خوێنە بەخشێ بە کەسێکی تر یامی بەخشێ بە ڕێکخراوەکەیەوە دوای دابەشیەکەنەوە بەسەر کەسە خاوەن پێداویستەکانە هیچ مەترسیەک ڕوبەڕووی کەسی بەخشەرە بێتەوە؟ بێگومان نەخێر چونکە من ئەوەی کە بەرچاوم کەوت پزیشکی تایە خوێنە بەخشێ پزیشک لە هەموو کەس گیانی خۆی خۆشتر ئەوێ
خوێنی بەخشی و هیچ کێشەیەکی نەبوو. دواتر کاکاردۆ بەڕێوەبەری کارگێڕی ئیقامەی سلەیمانی ئەڵێ من هەموو ساڵێک خوێن ئەم هەستیشەکەم لەشم زۆر سووکە کەوایە هیچ زەرێکی نییە بۆ ئەو کەسێک کە هین ببێت خوێن بێت مادەم میشتوان ببەخشم بۆچی نەیبەخشم ژیانی کەسێکی تر ڕزگار نەکەم. ئێوە چۆن ئەم متمانەیە لای خەڵک دروست دەکەن کاتێک بۆونە من بەم گومانە بەم مەترسیە وەکۆڵێ ترسێنراوم وام لێ هاتووە کە نەتوانم خوێن بەخشم ئێوە وەکو ڕێکخراوەکەی خۆتان بۆ ئارامکردنەوەی دەرونی ئەو کەسانی کە ئەچنە لایەن بۆ ئەوەی کە متمانەیەکیان پێ بەخشن کە هیچ زیان و مەترسیەک لە ئەنجامی بەخشینی خوێنەوە بەوان ناگە. بەدڵنیاوی بابێ لە چوارچێوەی سیمینارێکا بێ یاخۆ کۆڕێکی تەلەڤیزۆنیا بێ یاخۆ چەند پسپۆرێکی پزیشکی بانک بکرێ بۆ ئەوی ڕەنگە لە من قسەی وەرنەگرن من کەسێکی ئاسایم بەس لە دکتۆرێکە دکتۆرە و بەناوبانگە لەواچلەوی وەربگرن ئەگەر لە کەناڵەکانە یا لە ڕاگەیانەکانە ئەم کەسانە بانگێش بکرێن و مەترسیان ڕوون بکرێتەوە بۆ خەڵک باشتر بێ. بەڵێ دوای وەرگرتنی خوێن لەو کەسە پێویستم کەسە نازانم ینی حاڵەتێک هەیە لەوەچە تۆزێ ماندوێتی پێوە بێ پێوە دیار بێ دوای وەرگرتنی خوێن ئێوە چیانی لە ڕووی ئیسراحەت و خواردن و ئەم شتانەوە تەنها ئەوەیە کە ئەو کەسێکێت خوێن بەخشە پێی ئەڵێن نەبێ نانە خوارد بێ چونکە نانی نەخوارد بێ دواتر لەوات چێ زەختی تابازە یاخود هەست بە هیلاکی بکە سەرگێژەیەک ئەوە بەسەکە بە مەعیدەیەکی پڕەوانی بێت خوێن بەخشێ بۆ خۆی خۆشترە و هیچ زەرێکی لێ نایەت دە دەقە دوای ئەوە کە خوێنەکەی بەخشێ و دەسە خاتە سەر جێی خوێن بەخشینەکە هیچ کێشەیەکی تری نامێنێ. بەڵێ مابات من ئەم پرسیارەکەم و دواتر ناوبڕێک وەردەگرین دواتر دێنەوە ئێوە ئەو کەسانە لەکوێ و کۆڵێ پەیوەندیان پێوە دەکەن چۆن بانگەواز بۆ خەڵکیەکەن چۆن خەڵک ئاگادارەکەنەوە کە هەڵمەتێکی بەخشینی خوێن هەیە ئایا ئەچنە دائیرە و وەکۆڵێ شوێنە گشتیەکانیان لە ڕێی تەلەفۆن و فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکانەوە خەڵکی ئاگادارەکەنەوە ئەوەی کە زۆر هین بێ کتابی بە کتابی فەرمی بچیندا فەرمانگە ڕسمیەکان داوا بکەین ئێستا بۆ بەڕێبەراتی ئیقامەی سلەیمانی کتابی ڕسمیمان کردووە بۆ دەستگای ناوپارێزی کوردستان کتابی ڕسمیمان کردووە بۆ گروپی کۆمپانیەکانی قەیوان بۆ هەموو لایەنەکانە کتابی ڕسمیمان کردو بە ڕسمی داوایان لەکەین کە بەشداری هەڵمەتەکەمان بکەن دواتریش لە ڕێکی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە سایتی خۆمان ئێمە ئەو ئاگاداریانە بڵاوکەینەوەوانێ و خەڵکەش ئەوەی کە دوو جارە ئێمە هەڵمەتمان کردووە زۆر باش هاتون بەدەنگ هەڵمەتەکەمانەوە. بەڵێ ماباتخان پاش ناوبڕێک دێمەوەلات بۆ تاوکردنی بەرنامەکەم بینەرانی بەڕێز ناوبڕێکی کوردوەرەگرین و دێمەوەلاتان. دەواازەیە کە بۆ باسکردنی کێشۆگیر و گرفتەکانی تۆی هاوڵاتی علیمان لەگەڵایە لە کەلارەوە ئەحمەدمان لەگەڵایە لە شاری کەرکووکەوە دایکی شەید گەرمیانمان لەگەڵایە لە چەمچەماڵەوە بەردەمان لەگەڵا لە کاڵکتیەوە فەرمو کاک بەردە وەڵا برا خەڵک بڕۆی بە کۆبوونەوەیان نەماوە هەموو خەڵکی کوردستانیان کردوتە قوربانی بۆ داهات و جیفانی خۆیان بۆ خۆشی خۆیان بۆ ڕابواردنی خۆیان خەڵکی تەقریبان هەیە بۆ شوێن دەدارنە سێزارنیا لە کاتی ئەمبولانسەکانە بنگەکەی ئەبش لە بڵاند ئێساکە بادەکەین کێشەکانی ئێوەی هاوڵاتی کێشەی ئێمەشە هەوڵ دەدەین پێکەوە گفتوگۆی کێشەکان بکەین و چارەسەرێکیان بۆ بدۆزینەوە هەفتەی جارێک لە دوانگەی خەڵکەوە ڕاستەوخۆ لەگەڵتانە
ببەخشین نەوەی بێکەسان. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مابەتخان کاتێکەوە خوێن لە کەسێک وەرەگرن کە خۆی هاتووە خوێنە بەخشێ، ئەگەر خۆی بەبێ ئەوەی کە هەست بکە نەخۆشیەکی هەیە لە فەحسی خوێنەکە دەرکەوێ کە نەخۆشیەکی درێژخایەنی هەیە، خۆشی تا ئێستا بەم نەخۆشیی نەزانیوە. لەم کاتەیە وەکۆڵێ تازەیەوە ئەم خوێنە لەم کەسە وەرناگرن، بەڵام چۆن کەسی بەخشەر ئاگادارەکرێتەوە کە فلانە نەخۆشی هەیە، نەخۆشیێکی گوێزراوە یان نەخۆشیێکی درێژخایەن. لە بانقی خوێنی سلێمانی پێی ئەڵەن کە تۆ خوێنەکەت شیاوی وەرگرتن نییە، ئیتر هەر کەسێک کێشکە پێ بوترێ خوێنەکەت شیانی وەرگرتن نییە، ڕەنگە بۆ خۆی تێبگات لەواتە بە دوازاچوون بۆ خۆی بکە، بەس خۆش نابێت ئەمە پێی بڵێن تۆ نەخۆشیێکی درێژخایەنە هەیە، بەتەنیا هاتووە و بەتەنیا زەحمەتە وەکو سەدمەیەکی لێ ئێکە پێی بڵێن شیاو نییە، شیاونیەوەکە خۆی تێئەگات. ڕاستە مابەتخان، ئێوە کاتێک کە داوا لە خەڵکی ئەکەن کە بێت خوێن ببەخشێ، چەند ڕۆژ بەر لەوە ئەم خەڵکە ئاگادارەکەنەوە ڕۆژێ بەر لەوە چ ڕێنماییەکتان بۆ ئەم خەڵکە هەیە لە ڕووی بۆ منە چی بخوا چی نەخوا، چۆن خۆی ئامادە بکە بۆ ئەم بەخشینە؟ خوێن بەخشین زۆر ئاساییە، ئەنی هەر لە هەر حاڵاتێکە تۆ خوێنبەی زۆر ئاساییە، ئەنی خۆراکێکی داریکراو نییە بۆی کە بڵێ تۆ ئەم خۆراکانە پێش هەڵمەتی خوێن بەخشینەکەیان پێش خوێن بەخشینەکەت بە تەنها ئەوەیە کاڵین کە بەیانیتە دەروانەیە هەڵمەتەکەمان سەعات 9 دەست پێکە نانی بەیانیت بخۆ. هەرە بێ بچنە بانقی کوردستان بۆ بانقی خوێنی سلێمانی. بەڵێ. هەماهەنگی لایەنە پەیوەندیدارەکان چۆنە لەگەڵ ڕێکخراوەکەی ئێوە؟ بەڕێزەوە زۆر سوپاسیانەکەم، بەڕاستی من ئەوەی کە چوومەتە هەر شوێنێک مەڵبەندی سلێمانی کاک گۆران ئیسپاتی هەبووە لە هەڵمەتەکەیە لەگەڵمانە، بۆ خۆی وەستاوە وەکو ئێمە کارمەندێکی لەلای ئێمە هینی کردووە، خوێنەکەی وەرگرتووە. دەستگای خێرخوازی بارزانی ئەمڕۆ کاک سۆران خەلەف ئەو خۆی یەکێک بۆ لە خوێن بەخشەکان، ینی هەموو کارمەندەکانی هێناوە خوێنەکان خوێنی یاویانە و هاوکاری تاومان بووە، ینی هەر لایەنێک ئێمە چینە شوێنەکان بۆ لایەن کاک کاردۆ لە بەڕێوەرایەتی نشینگەی سلێمانی زۆر بەڕێزەوە پێشواسی لە هەڵمەتەکەمان کرد، ینی ئێمە زۆر سوپاسی هەموو لایەنەکانەکەین، بەڕاستی هەمویان هاوکارمانن. بڵێ ئێوە بۆچی لە شوێنە گشتیەکانە کاتێک بۆ وەکۆڵە ئیدانەکردنی ڕووداوێک یان بۆ ئیدانەکردنی وڵاتێک کەسێکی خۆبەخش دانیشێ و ئیمزا لە خەڵک کۆ ئەکاتەوە، ئێوەش بۆچی لەو شوێنە گشتیانە وەکۆڵێ بە خەڵک ڕناگەیان کە فلانە ڕۆژ لە بانقی خوێنی سلێمانی خوێن ئەبەخشێ بەو کەسانی کە پێویستیان لەوە چێ خەڵکێک لە شوێنە گشتیەکانە لە بازار و مۆڵەکانە زیاتر بەدەم داواکارێکتانەوە بێت؟ ئێمە پۆستەر هەڵواسین، کاتێک ئەڕۆین پۆستەری بچکۆل هەڵواسین بۆی کە ئاگادار بن لەوەی کە ئەو ڕۆژە هەڵمەتمان هەیە کە ئەشتین دایرەکان کارگەڕێکیان هەموو کارمەندانی ئاگادارەکاتەوە کە لە فلانە ڕۆژە هەڵمەتێکی خوێن بەخشین هەیە، ینی هەڵمەتەکە ڕاستە بەها ئاهەنگی هەمومان لە هەموو لایەک دەبێ، بەڵام ئاگاداریش بی فەیسبوک و کەناڵەکان و هەمویان هین هۆکارێکن بۆ ئەوی کە بتوانن ئەو خەڵکە ئاگادار بکرێنەوە لەو هەڵمەتە. بەڵێ ماباتخان زۆر جار بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ یان بۆ لە دایکبوونی منداڵێک ئایا بۆ خۆی بۆ بەتابێت بۆ دایکەکە یان بۆ نمونە نەشتەرگەریەک لەوە چێ کەسێک چەندین نەخۆشخانە و شوێنی گشتی ئەگەڕێ بۆ بتڵێ خوێن دەستی ناکەوێت، یان بۆ منە داوای پارەیەکی زۆری لێەکەن یان جۆری خوێنەکەی لەو شوێنە نییە کە ئەم بە دوایە ئەگەڕێ. ئێوە بۆ منە لەم حاڵەتانە چ چارە سەرێک بۆ ئەمە ئەدۆزنەوە یان بۆ منە چه هاوکاریەکی ئەم مرۆڤە دەکەن کە وەکۆڵێ بتڵێ خوێنی باش و گونجاوی بۆ دەستە بەرکەن؟ ئێمە لە بانقی خوێنی سلێمانی تۆمار هەیە، زۆربەی خەڵک ناوی خۆی تۆمار کردووە، لای ئێمەژە سجیلەوە خەریکە وردە و لە دروستیەکەین ئەو خەڵکانی کە یانەوێ خوێن ببەخشن سجلێکمان هەیە، ئەڵێ لە هەر حاڵەت و لە هەر کاتێکا تۆ پێویستە بە من بوو تەلەفۆنم بۆ بکە، ئەو کەسێک کە پێویستی پێێتی ژمارەکانی ئێمە بڵاو کراوەتەوانەیە پەیوەندیمان پێکەوە خوێنی پێویستی بۆ ئامادە دەکەین. بەڵێ ماباتخان هەندێک جۆری خوێن هەیە لە کۆمەڵگەیە بۆ منە ئەی زاید و بیزاید و ئەمانە ئێجگار زۆرە، هیواشمان هەیە ڕێژەکەی زۆر کەمە. ئێستا ناقص ئەوە ناقص و ئەمانە 12 کەس لە سلێمانیە ناویان تۆمارە کە ئەو جۆرە خوێنیان هەیە. لە حاڵەتێکی وایە بۆ منە کە ئەم ڕێژە خوێنە زۆر کەمە چه هەوڵێک هەیە یام چارەسەری ئێوە و لایەنە وەکۆڵێ پەیوەندیدارەکان بەتابەت لایەنی تەندروستی بۆم حاڵەتە چییە؟
ئەمڕۆ بەشی خوێنوەرگتن لە بانکی خوێنی سلێمانی وتی 2 ڕۆژ پێش ئێستا حاڵەتێکی شەڕ هەبووە ئەو کەسەشی کە شەڕەکەی کردووە خوێنی ناقص بووە هەرچەندێکمان کردووە نەمانزانێت چۆن بۆی پاکردن لە بانکی خوێنیشە ئەو جۆرە خوێنە نەبووە ناقص پەیوەندیان کردو بۆ کەسانی کە ناوی خۆیان تۆمار کردو لە بانکی خوێنەوانێ چون هاوکاریان کردوون. زۆر باشە مەهابەت خان وەگەزانین ئاین لە وڵاتی ئەمە بە تایبەت ئاینی پیرۆزی ئیسلام ڕۆڵێکی کارای هەیە لە هۆشیارکردنەوەی تاکەکان لە هۆشیارکردنەوەی شوێن کەوتانی ئەم ئاینە بە تایبەت لە ڕۆژانی جمعە کە مامۆستایانی ئاینی بۆ هەر شتێک کە بیانەوێ بە گوێی پەیامێک بێ بیدەن بە گوێی گوێگران و ئامادەبوانی ئەو مزگەوتە کاریگەریەکی زۆری هەیە. ئێوە تا چەند هەوڵتان داوە کۆنداکتێ پەیوەندیەکتان هەبێت لەگەڵ مامۆستایانی ئاینی لەگەڵ وەزارەتی ئەوقافە کە هەوڵی هۆشیارکردنەوەی تاکەکان و مسلمانان بگرنەستۆ بۆ ئەوەی کە ئامادە بن یا بچن بە پیر ئەم هەڵمەتانەوە بۆ بەخشینی خوێن. ئێمە خاتو نازانن عەبدولباقی یەکێکە لە ئەندامانی ڕێکخراوەکەمان جێگیری بەرپرسی ڕێکخراوەکەی و خۆی ڕاگەاندنی وەزارەتی ئەوقافە لە هەر حاڵەتێکا کە بمانەوە مامۆستایانی ئاینی هاوکاریمانەکەن. تا ئێستا هاوکاریان کردوون؟ ئێمە ڕێکخراوەکەمان 5 مانگە 2 هەڵمەتمان ئەنجام ماوە. ئیشەڵا بۆ ئایندە بەتەکیید هاوکارمانە بن. بەنیازی چین لە ئایندەیە با بینە سەر بە شێوەی گشتی بێن سەر ڕێکخراوەکە ناکرێت ڕۆژ دیاری بکەین بەس لە هەر حاڵەتێکە کە نەخۆشانی تالاسیمان نەخۆشانی ژێر پەنجە حاڵەتی لەدایک بوون هەر حاڵەتێکی کتوپڕ یاخود شەڕی دەستی داعش پێویستیان بە ئێمە هەبێ ئێمە هەڵمەتێک ئەنجامین و زۆرترین ڕێژەی خوێن کۆکەینەوە. ڕێکخراوەکەی ئێوە تەنها لە بواری خوێن و بەخشینی خوێنە کارەکەیان ئەتانەوێت چالاکی تر ئەنجام بدەن. ڕاستەکە ئێستا لە سۆران نەخێت لقێکی تریشیان لێکەوتەوە بەشێکی تر لە ڕێکخراوەکە بۆ هاوکاریکردنی نەخۆشان ئەو کەسانی کە بیانەوە خێر بکەن خێرەکە لە ڕێگەی ئەم ڕێکخراوە ئەیان بە کەسانی کە پێویستیان پێێتی نەخۆشن زەرورەتیان هەیە بە بلایانی مادی. بڵێ مەهاباد خان زۆر جار کەسێک لەوە چێ نزیکەی 10 ساڵ لە تەمەنی خۆی بە خوێن بەخشین مانگانە خوێنە بەخشێ لەوە چێ بپرسێ بڵێ کەی پێویستە دوورکەمەوە لە بەخشینی خوێن ئایا تەمەن ڕۆڵ ئەبینێ لەوەی کە ئیتر ئەم کەسە پێویستە واز لە خوێن بەخشین بهێنەیانە. پێم وتی وازانم ئەگەر لایەن تەندروستی تا 6 ساڵی وەرەگرێ ئەو کەسە خوێن بەخشێ لەوە زیاتر پێی ئەڵێ تۆ ناتوانانی خوێن ببەخشی باری تەندروستی ئاگاداری ئەکەنەوەنێ چونکە هیچ شتێک بێ پشکنین کەسێک خوێن لێوەرناگیرێ. بەڵێ ماباتخان یەکێکی تر لەو مەترسیانی کە کەسی بەخشەر لەوە چێ هەی بێ کە مەرج نییە مەترسیەشی شتێکی ڕازبێ ئەم گومانێ کە بۆ منە دەرزی و ئامێری بەخشینەکە دەگوتێ بۆ منە یان لەوە چێ بڵێ کە پاک نین. ئێوە ئەم متمانێت چۆن بە کەسی بەخشەر بە هاوڵاتیانە دەن کە ئەو شوێنە و ئەو ئامێرانەی کە خوێنەکەی پێوەردەگیرێک شتی پاکژ و پاک و بێکێشن. زۆر دوورە لە ڕاستیەوە ئەو قسەیە چونکە ئەو کارمەندانی کە لە بەشی خوێنوەرگتن لە باقی خوێن کارەکەن هەمویان زۆر وریان لەسەر جۆری تەندروستی لە زۆر لەسەر ڕووی پاکژی ئەو ئامێرانە کە بەکاری هێن هەمووی بە مادی معقەم و بە دەستکێش و بە هەموو خوێن بەخشێکینی بۆ ئەگۆڕن کاری پێویستی خۆی بۆ ئەگۆڕن لەبەرەوە هیچ ترسێکیان نەبێ بێگومان مادەم لایەنی تەندروستی بەشدارە دڵنیا بنەوەی کە لە حاڵەتی وەرگرتنی خوێندا حاڵەتێک هاتۆتە پێشکە بۆ منە کەسی بەخشەر ئەو کەسی کە خوێنە بەخشێ تووشی حاڵەتێکی سیر بوو بێت لە بورانەوەیەک لە هۆش خۆچوونێک یان بۆ منە خوێن بەربوونێک لەو شوێن کە خوێنەکەی لێوەرەگرێ یان دوایی بۆ خۆی پێویستی بە خوێنەکە بوو بێتەوە. نەخێر شتیوان نییە بەس هەنێک کەس کێت ئەڵێ ئانانم خواردووە و نانیشی نەخواردووە لەگەڵ ئەوی کە نانەخواردووە سەری گێژە خۆ بێتاقەتێک پێوەی دیارە بێت کە هەستەکەی دوای تەڵە وەڵام نانم نەخواردووە مەرجە ئەو کەسە تێر بێ کە تێر بێ ئەوەی کە یەت خوێنە بەخشێ بێت تێر بێت دواتریش نەخێر حاڵەتی خوێن بەربوون هیچ شتێکی واڕوونەوە ڕەنگە 5 دقە دوای ئەوی کە سوەندەکەی لێکەنەوانێ خوێنی لێ بەس دواتر هیچ تەسیراتێکی وای نابێت و ئەویش نامێنێ. ڕێژەی بەشداریکردن ئەو کەسانی کە خوێن ئەبەخشن پیاوان بە زۆری خوێنە بەخشنی یا ژنان؟ وەڵا پیاوان. بەڵێ ینی ڕێژەی ژن کەمە. ئەمڕۆ 2 ئافرەت خوێنیان بەخشی لەو 150 کەسە. سلێمانی ئەو چوار ئەندامی کە ئێوە ڕێکخراوەکە سەرپەرشتیەکەن بە خۆبەخشانە هەر چوارتان ئافرەتن؟ هەر سیانمان ئافرەتینوەکیمان. چۆن هۆکاری کەمی بەشداریکردنی ئافرەت لە خوێن بەخشینە بۆ چییە گەڕێنیتەوە؟ زۆربەی کات ئافرەتە لە خۆم پێویستم بە خوێنە یاخود خۆم ڕێژەی خوێنی تینم نێ تۆزە ترسنۆکیەک لە ئافرەتە زیاترە بۆ حاڵەتی تەندروستی وەک لە پیاوە.
مابات خە من لە راپۆرتێکا خوێنمەوە یەکێک لەو مەترسیانی کە کەسی تووشی کەسی بەخشە دەبێ بریتە لە ئافرەتێکی دووگیان ئافرەتی دووگیان نابێ خوێن بەخشێ مەبەستمەوە لە حاڵەتێکە ئەگەر شتێکی وا هەبێ ئەوەش یەکێکە لەو مەرجانەی کە خوێنی لێوەرنەگرن بەتەکی دوایە و خوێنشی لێوەرناگرن و دواتریش ڕێژەی خوێنەکە و پێ ئەڵێ لە بانکی خوێن پێێت ئەڵێ تۆ ڕێژەی خوێنەکە و 60 56 90 هەشتایە لەوە زیاتر ئەوان هین ناکەن. ماباتخان ئەوەندەی ئاگاداربی لە شاری سلێمانیا بەدەر لە ڕێکخراوەکە ئەو کۆمەڵێ ڕێکخرا و کۆمەڵی تر هەنەر بۆ هەمان مەبەست. ئێوە پەیوەندی و هەماهەنگیتان چۆنە لەگەڵ ئەم ڕێکخراوانەی تراوە ئەگەر بزانی چەند ڕێکخراوی ترمان هەیە بۆ ئەم مەبەستە کارەکەن. ئەوەی کە بیستێتم تەنها ڕێکخراوی هیوا بووە بەڵام تاز ئەڵەن ئێستا ئۆفیسیان نییە و کار ناکەن. کاتە ئێوە ئێستا یەکەم ڕێکخراون کە سلێمانیا کارەکەن. میکانیزمی کارکردنتان شێوازی کارکردنتان پشت بە چی ئەبەستن سەرچاوی دارایی و مادەتان بۆکۆن لەکوێوە دابی نەکرێ. هەروەکوتمان ڕێکخراوەکەمان خێرخوازیە یەک فلس لە ڕێکخراوە ناحکومیەکان وەرناگرین چونکە مەسە بە ڕێکخراوە ناحکومیەکانین و بودجەی تایبەتمان نییە ئەوەی کە کار ئەکەین ئەم چوار کەسە تەنها خۆبەخشین. کەسی ترتان پێویست نییە بۆ وەکو ببێتە ئەندام لەم ڕێکخراوەیان کەس داوای نەکردووە. بەتەکید کەسمان پێویستە و زۆری چونکە تا زۆرتر بین ئەتوانین کاری جوانتر پێشکەش بکەین. ئیترەوە هەر کەسێک بێ خۆبەخشکار بکە داواتان نەکردووە لە ڕێکخراوەکان بە تایبەت ئەوانەی بۆ منە شارەکانی تر قەزای دووکان و ڕانیە و هەڵەبجە و پێنجوێن بۆ منە لە هەر شوێنێک ئاوا بتوانن لەوێ ئەگە ئەندامێکیشتانە بێ وەکو لقێکی ڕێکخراوەکەتان هیچ نەبێ هۆشیاریەک لای تاکەکان بچێنن کە هەڵمەتی خوێنبەخشی یەکێکە لە هەڵمەتە خۆویست و جوانەکان. محاولەی خۆمانەکەین کە بتوانین زۆر شت بکەین بەس زۆر شتکردنەکە ئێستا لە ڕەنگە نەوتێ لەبەرەوەی ئەگەر نچتە بواری جێبەجێکردنەوەانێ بە وعدێکی بێ بنەما هەژمارەکرێ بۆیە هەوڵ ئەدەین ئینشاڵڵا لە ئایندە بتوانین لە هەموو شوێنەکانە لقمان هەبێ لە هەموو شوێنەکانە کە کەسانی چالاک هەبن لەم بوارەیە کار بکەن چونکە بەڕاستی کارێکی پیرۆزە. بڵێ مابات خان لە ئێستاە ڕێژەیەکی زۆری ئاوارەی عەرەب و هی وڵاتانی تر لە هەرێمی کوردستانان تا ئێستا حاڵەتی واتان هەبووە کە بۆ منە ئاوارەکان یامی خەڵکی وڵاتێکی تر هاتبێت لە ڕێکخراوەکە ئێوە خوێنی بەخشیوێ. ئەمڕۆ بەڵەتیایی بوو لە کەمپەکان ڕێکخراوی بەرزانی خۆیان بیان هاوکارتانە بین هاتبوون لەگەڵ یانە وەکو هین خوێنە بەخشی کوردێک خوێنیان بەخشی. بەڵێ مابات خان ئەمە ئەوەی ئەمڕۆ ئەم کەمپینەی ئەمڕۆتان یەکەم چالاکیە لە لقی سلێمانیا کرابێ؟ نەخێر ئەمە دووەم چالاکیمانە هەروەکوتم لە 25 چوار هەڵمەتێکی ترمان ئەنجامما لەژێر ناونشانی بۆ پشتگیریکردن لە هەنگاوەکانی سەربەخۆیی ئەویش کۆمەڵی کەسی باش بەشداریان کرد و خوێنیان زۆر باش. مابات خان من شتێکی وام نەماوە جەنابێت ئەگەر شتێکمان بێ من نەمپرسی بێ و پێویست بکات جەناب داماژەی پێ بکەی زۆر سپاس دەکەم. منەوەی تەنها کە ماوە ئێمە هەوەیەک دروست ئەەکەین بۆ کەسێک کە ئەوێ ببێتە ئەندام یاخۆ کەسێک کە ئەوێ ببێتە خوێن بەخش لە ڕێکخراوەکەمانە ئەو هەوێ ئەتوانێت لە خەسخانەکانە هاوکاری بکەن. زۆر باشە بەو هەویە چۆن ینی ئەو هەویە ئەتوانێت بچێت لە خەسخانەکانە خوێنی پێوەربگرێ خوێنی خوێنی پێ ببەخشێ لە خەسخانەکانە و لە هەر حاڵەتێکا پێویستی بوو ئەتوانێت خوێنی پێوەربگرێ یاخۆت هەر هاوکارێکی تر لە خەسخانەکان بێ ئەوان هاوکاری ئەەکەن بە کتابی ڕسمی لە وەزارەتی تەندروستیەوە. ئەو هەویەیە بۆ ئەوەیە کە ئەگەر من ببمە ئەندام لە هەر شوێنکە پێویستم بە خوێن بێ خوێنی پێوەربگرم بۆ توانش خوێنی بەبێ گەڕانەوە بۆ بانقی خوێنی سلێمانی. بەڵێ بەدڵنیاییەوە. مابات خەمە زۆر سپاس دەکەم. خۆشحاڵم هیوای سەرکەوتنتان بۆ خۆش. بینەرانی بەڕێز لێرەشدا هاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.